گردبوونەوەی ژمارەیەک بەرکەوتەی چەکی کیمیایی هەڵەبجەن دژی بڕینی منحەی مانگانەیان ناڕزایی دەردەبڕن و دەڵێن حکوومەت لەبەری هاوکاری و ساڕشکردنی ئازارەکانیان بە ناوی چاکسازیەوە منحەکانی ئەوانی بڕیوە. ئێمە بەو منحەشە چارەسەرمان بۆ نەکرد، ینی بریندار هەیە وەڵڵی بۆ چاوی قەرزی کردو ڕۆیشت چارەسەری چاوی کردو، ینی ئەو قەرزەی ئەو بە 15-20 مانگی 400,000 ئەو نەیەهێنایەوە ئێستا ئەوەیشمانە بۆ ئەویشیان بڕی بەداخەوە نەبوو ئەم بگایە ئەم وەزعەیە کە ئەم بریندارانە بێن ئەم سەری جادێ و بەم گەرما داوای حەقی خۆیان بکەن. وەڵاهی ئێمە سەرێکی ترینیان عیلاجی بەردەوام ئیتر ئەوەش مافی خۆمانە ئەگەر داوای بکەین مافی خۆمانە داوای بکەین ساڵێک و 3 مانگە بێت تقریبان، ینی بمافی خۆمان ئەزانین شتێک ئەوەی کە بۆیان داناوین ئێسش کە بڕیویانە ینی حەقیان خواردوین. وەڵا داواکاریمانەوەی بمام گرێنەوە بە ئەگەر ئەتوانن چاکسازی بکەن با لە گەورەکانەوە دەست بگەن نەک بێن لە بریندارێکی چەی کیمیاویان لە کەنمەندامێکەوە دەست بگەن. هیوادارین بە خۆیان ئەم بچنەوە ئەو خەسخانەی چەی کیمیاویش بە تەواوەتی بکەوێتە کار بۆ خزمەتکردنی بریندارانی چەی کیمیایی. ساڵێک و 4 مانگە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بە ناوی چاکسازیەوە منحەی بەرکەوتوانی چەکی کیمیایی بڕیوە. ژمارە و بەرکەوتانەی منحەکانیان بڕاوە 339 بریندارن. منحەکانیش بۆ هەرێکەیان پێشتر 400,000 دینار بووە کە پێیان نادرێت. پێدانەوەی ئەو منحانەی کە زیاتر لە ساڵێکە ڕاگیراون بە هۆکاری بوونی موچەی دیکە چونکە بەرکەوتووەکان بەردەوام پێویستیان بە چارەسەر هەیە. پەلەکردن لە ناردنە دەرەوەی ئەو بەرکەوتوانەی پێویستیان بە چاندنی گلێنەی چاو هەیە بە هیوای بەردەوامەوە هاتنی داواکاریەکانمان لەم قۆناغەدا و نەگەینە هەڵوێستی دیکەی تر. بەرکەوتوانی چەکی کیمیایی دەڵێن لە ڕێگەی فشاری مەدەنیەوە هەوڵ دەدەن مافەکانیان بگەڕێنەوە و منحەکانیان پێ بدرێتەوە. دەژڵێن ئەگەر گوێیان بۆ نەگیرێت بێدەنگ نابن و فشارەکانیان فراوانتر دەکەن. ئەمە لە کاتێکدایە بەرکەوتوانی چەکی کیمیایی پێویستیان بە چارەسەری بەردەوام هەیە و بەشیکیان دەبێت مانگانە نەشتەرگەری بە تایبەت بۆ چاوەکانیان ئەنجام بدرێت. سامەر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.